جێی خەمەکە ئێستا لە هەموو وڵاتانی مسلمانانە چەندین کۆمەڵە بینی بە ناوی ئیسلامەوە کارەکەن هەموو، بەڵام لێک جودا و دوورن، ناکۆکن، لالووتن. ئەمانە سیفەتی جاهیلیەتن. لە کۆمەڵکاری و ئەمریتیا باسمان کرد بە دوور درێژی کە ئەم سیما و سیفەتانە کاتێک ئەکەوتە ناو کۆڕی مسلمانانە و ناو ئومەتە مسلمانەکەەوە ئەبێ ئەوە بزانن کە ئەوە سیفاتی جاهیلیە کەوتۆتە ناویان و ئەبێ تۆبەی لێ بکەن و ڕاستیشی بکەن، چونکە ئەبێ کۆمەڵە ئیسلامەکان بە شێوەیەکی گشتی بچنەوە سەر کۆنترین کۆمەڵیان بەو شەرتەکە لەسەر منهەجی قورئان و سنەتەکە بەڕشێوەیەکی ڕۆشن وازەح ڕۆشت بێ. منهەجی حەق لەم زەمانەیە منهەجی سەلەفێتی جیهادیە کە منهەجی پێغەمبەری خوای گرتووە عەلەیهی سەڵات وسەلام ما ئەنا عەلەیه اليوم وأصحابی، ولا هەمان کاتیشە وەکو حەدیسەکەی جابری کوڕی سەمورە لە مسلمە ڕیوایەتی کردووە ئەفەرمێ لا يزال عصابة من أمتي يقاتل عليه عصابة من المسلم، لا تزال طائفة من أمتي انجالوها أفرمي عصابك كم ترى لتشل صفتك شان قتالا. لمجموعي أو حديثانك بانزا حديثا لسر طائفة منصورة، يانزا صحابي الرواية كردون، هشت صفة لدست جمعي هميانا هيك الناكرة تو چوار صفتيان ورقري تو بلي من لوان، يكيكش لو صفتانا صفة الجهاد يكيانا